شتێکی تر هەیە کە خەڵک زۆربەی لێ بێ ئاگایە، ئەویش ئەوەیە کە سەلامکردن حەقێکە لە حەقەکانی ئیسلام لەسەر تۆ. هەنێک کەسێ ئەڵێ سەلامکردن سونەتە، وەڵامدانەوەی فەرزە. ئەمە قسەیەکی غەڵەتە، بەڵکو سەلامکردن واجبە ئەگەر گونجاو مەسەلەن لە شوێنێکی نابێت سەلامکردن واجبە بۆت گونجا و وەڵامدانەوەکەشی واجبە. پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە: حق المسلم على المسلم ست، حقی هەموو برایەک لەسەر برایەکی مسلمانی لەسەر برایانی مسلمانی شەش شتە. یەکەمیان إذا لقيته فسلم عليه، ئەگەر پێی گەیشت ئەوە ئەبێ سەلامی لێ بکەی. وإذا دعاك فأجبه، ئەگەر داوای لێ کردی بدوا بۆ ماڵ، دعوەتت کا بۆ ماڵ، وەڵامی بدەرەوە لەگەڵیا بچۆ بۆ ماڵ. وإذا استنصحك فانصحه، ئەگەر داوای دوعا، ئەگەر داوای لێ کردی ئامۆژگاریەکی بۆ بکەین، ڕاوێژێکی پێ کردی، تۆش بە جوانی ڕاوێژی لەگەڵا بکە. وإذا عطس فحمد الله فشمته، ئەگەر پژمی و وتی الحمد لله تۆ بڵێ يرحمك الله. وإذا مرض فعده، ئەگەر نەخۆش کەوت بڕۆ بۆ لای سەردانی بکە. وإذا مات فاتبعه، ئەگەر وەفاتیشی کرد شوێنی جەنازەکەی بکەوە. ئەمە حق و حقوقەکانی ئیسلامن لەسەر تۆ بەرامبەر بە مسلمانان، ئەمانە هەمووی واجبن. ولا حديثي تريشا وأو آياتيشي كالبيشا عرزم كردن بلغي لسر أوي ولا أمدانويشي واجبة. خوي تعالى أفرمي: وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها. وهروا على حديثي تريشا هاتوا هيك لحقكاني إيمان دار لسر براي إيمان داري بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي: ردوا السلام، ولا أمدانوي سلامة. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء